بینەرانی عزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەردۆتان پێشکەشی وادارم لە هەرچوان ساخ و سڵامەت بن. لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەوە خەوتوی تەلەڤیزیۆنی پەردۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ساڵای سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی وتوێژەکەین سەبارەت بە فشار و بڕیارێک کە جمهوری ئیسلامی بۆ دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانی ناردووە یا فشاری بۆ هێناون لە خەلالی باسەکانمانە باسی ئەم مەسەلاکەین. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم دەگەڕێمەوە لای ساڵی سەرداری و گەدەنگی بنەبیسی بەخێربێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەردۆ. بەڵێ هاوڕێ عەبوو، سڵاوم هەیە بۆ خۆت و بۆ هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەردۆ و فەرموو. زۆر سپاس بۆ تۆ. ساڵی سەرداری ئێروەکو ئاگاداری دیارە زۆربەی بینەرانی تەلەڤیزیۆنی پەردۆش و خەڵک ئاگادارن بەگشتی لەم ڕۆژانەشە لە ڕۆژنامەی هاوڵاتی خەبەرێک سەبارەت بەوەی کە دەوڵەتی عێراق و ئەقلیمی کوردستان لەژێر فشاری جمهوری ئیسلامیە بەئێستا فشار هێناوە بۆ ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی کە لە کوردستانی عێراق جێگیر بوون کە دەبێ گوایە پیان کوتوون دەبێ هەم خەلئەسەلا بن و لە کوردستانیشۆ بەسا کوردستان چۆڵکن بەرەو مووسڵ بڕۆن. داستان چییە لەم رابطە ئەگەر تەوزیحی زیاتر بدەیت بۆ بیبینەرانی تەلەڤیزیۆنی پەردۆ مەمنونە بم. بەڵێ زۆر سپاس. ئەوە بڵێم ئەم خەبەرە لە ڕۆژنامەی هاوڵاتی کە ڕۆژنامەیەکی معتەبەرە لە کوردستانی عێراقا، مەنابعێکی زۆری هەیە و خوانندەی زۆری هەیە و ئەخبارێ وا بڵاویەکاتەوە معموڵەن نزیکن لە واقعیەت و ئەوانە. بۆیە خۆشی لە ئەو شتاوان نووسێسی لەو مەطلەباوان نووسێسی و توێسی ئێمە بەرحاڵ لەگەڵ مەسئولینێکی مەربوتاوە هەل نەجیانی ئەم ئەخبارە قسەمان کرۆ و ئەخبارەکە لای ئەوان هەیە و ئەمە ئینتزاریش ئەڕۆی ڕاستیەکەیسەوە کە ڕۆژنامەی هاوڵاتی منتەشری کردووە. ئێمە گشتمانە زانین 12 ڕۆژ لەمەوبەر شەمخانی کە کەسێکی نزیک لە عەلی خامنێی و مەسئولی ئەمنیەتی ئاسایش و ئەمنیەتی کولی ئێرانە و یەکێ لە مۆرەهای ئەسڵی سپای پاسداران و فەرماندەهانی شەڕ بووە و لەگەڵ جمهوری ئیسلامیە بەرحاڵ لەگەڵ خامنەی و سپای پاسدارانە زۆر نزیک و تێکڵاو و یەکێ لە ئەو کەسانەسەوە بڕیارە دەن ئەم خەبەرە منتەشر بوو. هەر وەختێکە ئەو سەفەریە کرد بۆ بەغا و لەگەڵ مەسئولینی عێراقی و مەسئولینی حکوومەتی هەرێما قسە و باسی کرد، لەویۆ هەموو ئەخبار و بەرحاڵ ڕۆژنامەنگار و ئاژانسهای خەبەری بڵاویان کردەوە کە ئەمان لەگەڵ حکوومەتی عێراق بە تەوافق گەیشتوون و شتێکی هاوبەش لەگەڵ قاسم ئەعرەجی کە ئەویش هاوتای شەمخانیە لە حکوومەتی عێراقا بە یەکۆ پەیماننامەیەکی ئەمنیەتیان ئیمزا کردووە. هەموو کەزەیزانی ئەساسی ترین شتێک یا مەسئلەیەک وا لەما باسی لەیەکرێ و ئەمە یەکەم جار نییە و ساڵهاست جمهوری ئیسلامی باسی لەیەکا و لەسەری ڕۆیشتووە و نهایەتەن بە نەتیجەی گەیاند مەسئلەی حزوری ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی جێگیر لە کوردستان عێراقایە. ئەمە لە فەرماندەهان باڵای سوپای پاسدارانەوە خود ڕئیسی ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری ئوموری خارجە، محەممەدی خاکپور فەرماندەی نیروی زەمینی وەک فەرماندەهانی ورد و درشتی جمهوری ئیسلامی هەتا ڕێی جمهور و مەسئول پارلمان و کێوکێ باز ئەویان کردووە کە دەبێ ئەم ئەحزابە کە ئەوان بەرحاڵ ئەحزابی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی لە کوردستانی عێراقا نابێ بمێن و ئەبێ تەنگیان پێ هەڵشن و یا خەلعەسلاحیان کەن یا هەرچێک. ئەمە ئەڵبەتە ئەوەڵین جاریش نییە. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەبینین کە جمهوری ئیسلامی بە بۆن فشارێکەوە هاوردی و بۆن دەسەڵاتێکەوە لە حکوومەتی عێراقا هەمیشە بوویەتی بلاخرە زۆری لە سیاسەتەکان خۆی بردووە سەبەرەوە. مەسەڵان مجاهدینێ سازمان مجاهدین خەڵق کە لەوێ بوون و 3-4 هزار نەفەر ئەرتەشیان بوو بە قەڵخۆیان و لە قارگای ئەشرەف و بەعزە قارگایەکتران نزیک بەغا و کووت و ئەوانە بوون حمڵیان پێکردن و تاعەتی زۆریان لێ کوشتن و نەهایەتەن مەجبوریان کردن کە ئێستا ئەو کەمپەی
ئەشرەف و کەمپی ئازادی دوایی و ئەوانە گوێزرانەوە بۆ کشوەری ئەوەی ئەنوەر خۆجە لەبیم چۆسۆ کشوەرەکان بە هەر حاڵ بۆ ئەو کشوەرە لەوێ ئیسە قەرارگاکەیانێ هین مجاهدین ئالبانی وابزانم بۆ ئالبانی بوو بۆ ئالبانی ئەلان مەسەڵەن قەرارگای نازانم شمارە سێفان یعنی هیچ کەسێک لە سازمانی مجاهدین یان نێژ لە خاکی عێراقا بمێت ولێ خۆب ئەو وەختە دەسەڵاتی ئەویان نەبوو بەسەر حکوومەت هەرێما وردە ئەم دەسەڵاتەیانی کرد ئەموو ئەوانە کە ئەلعان هان لە حکوومەتی عێراقا ئەو ئێتلافەن وا سەر بە جمهوری ئیسلامین و بە کشانەوەی سەدر ئەو ئێتلافە کە بریتی بوون لە حەیدەر عیبادی و نخۆزوەزیری پێشوو ئەمانە هەمویان بەرحاڵ کەسانێکن وا سەر بە جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی مەسەڵەن حتا بۆ ئەوە کێبێ بە ڕێی جمهور کێوێ ڕئیس پارلەمانوە کێبێ بە نەخۆست وەزیر دوای کێشمە کێشێکی زۆر ئەو تەعین تەکلیفی کرا هەرچەند دوای قاسم سڵێمانی مقدارێ نفوز ئێران لەوێ کەمتر بوو بەڵام بازم بە هەر حاڵ دەخاڵەتێ زۆرتریان کرد و ئەلعان ئەوە جمهوری ئیسلامیە کە لەوێ هینەکە تەسمیم ئەسڵیەگرێ بۆیە بە چەند جار هاتوچوو بین هەیئەتهای هەردوولا یا مەسەڵەن وەزیری ئوموری خارجە عێراق کە کوردە و سەر بە پارتیە لەگەڵ هەیئەتێکی ترا چوون بۆ ئێران چەند جار لەگەڵ ئەو محەممەد سوودان شەیانی کە نەخۆزوەزیری ئێستەی حکوومەتی عێراق و وەزیر ئومور خارجەکەیشی کوردە بەیەکۆ چوون بۆ تاران و چەند جار هاتوچوو لە هەردوو لاوە بلەخرە ئەم تەسیمەیان گرتووە کە مەسەڵان ئەم هێزانە دوورخەنەوە چەکیان بکەن و بیانێرن بۆ مووسڵ کە دووری بخەنەوە لە مەرزەکان کوردستان بۆ ئەمە یەکەم جار نییە جمهوری ئیسلامی لە 38 ساڵی ڕابردووە مرتب خەریک ئەم تەوتەعانە بووە مرتب ئوردوگا و مەقڕاتی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی لە عێراقا لە کوردستان عێراقا بۆمباران کردووە فشاری بۆ هاوردوون هەر لەم ماوە مەسەڵەن لە دەورەی 6 مانگ گوزەشتا کە خیزشێکی ئینقلابی بوو جمهوری ئیسلامی سعی کرد بە بۆمبارانکردن ئوردوگاکانیان و مەقڕاتیان تەوەجوهی خەڵک بەرەو دەرەوە ڕابکێشێ و خۆی لە ئەو ئاعترازات و مبارزاتە خیابانیە دوورۆ بخە و خەڵک تەوەجویان بە ئەم لاوە بێ یا مەسەڵەن ئەم ئەحزابە تەحریکە بێنە ناوە و دەست بن بارزەی مسلحانە کە خۆشبەختانە بەنظر من ئەو کارەیان نەکرد بۆ ئەوە جمهوری ئیسلامی بتوانێت لە بار نظامیەوە ئەگەر شەڕەکە کێشێتە بار نظامی نەبار مەدەنی و مبارزات خیابانی و ئاعترازوانە بە نەفعی بوو بۆیە لەویشا موافق نەبوو بالئەخرە لەم دەورا فشارێک زۆرتری هاوردووە کە ئەم کارە بکە ئەڵبەتە ئەم شەمخانیە تەنیا لە مورد ئەمەی عێراق و کوردستان نەبووە لەم ماوە یەک دەور لە مانگ گوزەشتا فعالیەتی دیپلۆماتیکی زۆری خصوصە ڕێگە حتا کابرای وەزیری ئومور خارجە ئەمیر عەبدوڵایان هیچ کارەز بە تۆر و ئەقیەوە ئەمە خەریکە تەعین تەکلیفەکە چوو بۆ چین چوو بۆ ڕیاض بۆ عەرەبستان مەرزوسەکە عەرەبستانە دوای ساڵها پەیماننامە ئیمزاکەن قەرارە سەفیر بگۆڕن و سفارەتەکانیان بکرێتەوە و بە تایبەت کوردستانی عێراق و عێراق هەمیشە جەولانگای جمهوری ئیسلامی بووە ئەمە کە بلەخرە ئەم فشارێ هاوردۆ بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بکەن کە ئەو ئەحزابە لەوێ دەرکەن لە خاکی کوردستانی عێراقا و بیان بن بەرەو مووسڵ و لەوێ نازانم ئوردوگای سەلیب سرخۆوانیان بۆکەی وەکو پەناهەندە یعنی ئەمە هەمیشەیەکێ لە کارەکانیان بووە بۆیە ئێستەیش ئەمە درس کراوە و گوایە من نازانم هێشتا شتێکی تازە لە مەنابعی ڕەسمی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد مستەقل لە کوردستانی عێراقا شتێکمان نەبیستووە ئیزهار ڕزەکن بەڵام هەموو تەحلیل و هەموو ڕابردە و هەموو سابقە و هەموو فاکتەکان ئەوە نیشانە کە جمهوری ئیسلامی خەریک ئەمەسە ئایا عێراق و حکوومەتی هەرێمیش ئەمەیان کردووە تەسلیمی بوونیانە هێشتا مؤسسق نییە
زۆر سپاس بۆ تۆزیحەکانە. ساڵی سەرداری وەکو خۆت ئیشارەت پێکرد، دیارە جمهوری ئیسلامی هەمیشە لە عێراقا و لە کوردستان عێراقا مەیدانی جۆلانگای خۆی بووە، زۆرتر تەسمیمەکان و بڕیارەکانی ئەو چووەتە پێشۆ. پێت وایە ئەم سەفەرەی شەمخانی کە بەێستا ئاوا جددیتر خەریکی رابطە بەرقەرارکردن و فشار بۆ دەوڵەتی عێراق و هەرێم و نازانم رابطە لەگەڵ عەرەبستانی سەعودی و مانەی هەمویان فعالتر کردووەتەوە بە پێچەوانەی ئەو دەورانانش کە هەمیشە دەخالەتی کردووە لە عێراق و لە کوردستان. پێت وایە ئەم مەسەلە چەندێک جددیە باتەوە جێبەوەی کە ئەمەلەن 3 دەهەیە ئۆپۆزیسیۆنی مستەقەری بەسا ئۆپۆزیسیۆنی مخالفی جمهوری ئیسلامی ئێرانی مستەقەر لە کوردستان ئەمەلەن فشارێکیان بەسەر جمهوری ئیسلامی و نەبووە. ئەم مەسەلە بەڕایەوە چەندێک جددیەوە چەندێک پێت وابێ دەوڵەتی عێراق و هەرێمیش لە پێناو ئەم بڕیارەدا کارەکەنەوە مەسەلە عەمەلیەکەن. من پێم وایە مەسەلەکە زۆر جددیە و بە تۆر واقعی هەموو نیشانەهایەک لە ئەوە کە ئەم ئەقدامە جمهوری ئیسلامی فشار بێنێت بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان نیشانەدا کە ئەم مەسئلە زۆر جددیە و ئەبێ بە جددی وەربگیرێ. ئەمەش جمهوری ئیسلامی بالاخره لە 30 ساڵ ڕابردووە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بەرامبەر بە خەڵک و بە ئەحزاب وانە هەچێن نەقشە و پلان خۆی ڕشتووە. ممکنە لەبار نظامی و ئەم حیزبانە مەسەڵان فشارێکی ئاوایان بۆ جمهوری ئیسلامی وەکو ئەو 10 ساڵ 12 ساڵەی وە لە ئەوەڵەوە ئێمە بووین و بەیەکۆ بالاخره فعالیت نظامی مستەلحانەمان کرد لەم دەوران نەبووە، بەڵام اعترازات و مبارزاتی خەڵک مەیانە بوون و جمهوری ئیسلامیان بەگیر هاورووە. جمهوری ئیسلامی نەیتوانیوە مەسەڵەن خۆی داسەپێنێ بەسەر خەڵکە بە معنای ئەوە کە دڵی خەڵک بەدەست بێنێ، بە معنای ئەوە کە خەڵک ئاعتمادی پێ بکەن و باوەڕی پێ بکەن. بۆیە هەمیشە لەلایەن خەڵکۆ بەرامبەرکەی لەگەڵا کراوە، مورد تهدید بووە، بنیام ڕۆژ نەبووە، هەفتە نەبووە کە جمهوری ئیسلامی لەم 30 ساڵی ڕابردووە عەلارەغم هەچێ ڕەشەکوژی و ئیعدامکردن و زیندانیکردن فعالین سیاسی و خەڵکی تێکۆشەر و فعالین و ڕەهبەران جنبشای ئیجتماعی، بەڵام لەو 40 و چەند ساڵە نەیتوانیوە خەڵک وادار بە تەسلیم بێ. بۆیە هەمیشە ترسی هەست، نیگەرانی هەست، دڵەڕاوکێ هەست. خب ئەو ئەحزابە و چ ئەوانە وا لەوێ مستەقرن یا چ بە ئەحزابێکی تر وەکو چەپەکان و کۆمونیستەکان کە ئێمەش بن بالاخره لەناو ئەو خەڵکە ئەعتبار و هینێ هەیە کە بە گوێرەی خۆی و ئیمکاناتێ وا هەسی و نفوذ و ئاعتبارێ وا هەسی. بە هەر حاڵ هەموو ئەو حزبانە گشتی لە جمهوری ئیسلامی هینترە، معتەبەرترە لە نظر خەڵکۆ. بۆیە سعیەکە ئەوڵن قەدەر قدرەتی خۆی بە تایبەت لەم دەورە بنوێنێ بەرامبەر بە ئەو ئاعترازاتەوە لە ناو خەڵکە هەیە. بێژێەوەن کانزینوم کەماکان قدرەت سەرکوبم هەیە، کەماکانە توام خارج لە مەرزەکان درۆن بنێرم، ئەحزاب و ئۆپۆزیسیۆن خۆم نازانم مەقەڕەکانیان بۆمبارانوانەکەم لە ڕۆحیەی خەڵکە لەو بارەوە تەسیردا بنێ و خەڵک توش دڵەڕاوکێ و ناهمێدیکە. بەڵام ئێمە دیمان نەتەنیا ئەو بۆمباران و ئەوانە یا حتاوەکە ممکنە 4 مەقەڕ و ئوردوگا و فلان و فساریش چۆڵ بوو بێ، خەڵک نەتەنیا مەسەڵەن کۆتانە هاتوون بەڵکو خەریکن جبران حتا ئەوەکەنەوە جمهوری ئیسلامی زۆرتر تحت فشار قارن لە هەموو بارێک. ڕۆژ نییە وەسان سەقستان دیوە نازانم شوێنگەل مختلف شارەکان مختلف بە بۆن 8 مارس بە بۆن مناسبەت گەل مختلف چلەی ئەو گیانبەخت کردوانەوە جمهوری ئیسلامی کوشتنی هەموو نیشانەدا کە لە مەقابل جمهوری ئیسلامیە زۆرتر وێساون. نگەران ئەوە نین ئەزانن جمهوری ئیسلامی بە حەچێ هێزی ئەگەر خەریک سەرکوب و ئەوانێ بێت چ لە ناوە چ خارج لە مەرزەکان تازە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوە. بۆیە من لەو چوارچێوە ئەیبینم و جمهوری ئیسلامی سعیەکە کە بێژێ من کەماکان قدرتم هەست ئەوە نییە لە خارج لە مەرزەکانەوە ئەکوژم و ئەبڕم، ئەوە نییە ئەعدامەکەم، ئەوە نییە بە ساچمە چاوی
گەنجەکان کوێرەکەم بەڵام هەمومان دیمان لەم 6 مانگان نەتەنیا موافقەتێکی بەدەست ناوردووە تۆ نازانم هاوڕێ عەبوو ئەگەر گوێت لە جەلسەیەکی فەرماندەهانی یەکەیەکە فەرماندەهانی بانی سوپا و قەرارگاکان هەیە من ئیمڕۆ مەسەڵەن گوێمدا هەمویان ئەڵێن کە خەڵکی ئێمە عبوری کردووە حتا هێزەکان خۆمان جوابمان نادەنەوە کابرا فەرماندەی نازانە فلان بووە ئەفسەر فلانە ڕوتبەی بووە هاوسەرەکەی گیراوە کوڕەکەی هەدە زیندانە ئەو وەختە ێژەی پوڵێەوە ئەیدەن بۆ ئێمە بۆ ئەسلحەت بۆ نایەن بەو خەڵکە یەکیان واڵێ کە زندگیان تەمین بێت لە جێوە ئەسلحەی ئێمە تەمینکەن بۆ کوشت و بڕخەڵک کە ئەو خەڵکە بکوژین خەرج خەڵکی بکەن با خەڵ نێنە مەیانوان مەرزور ئەمەلەن فەرماندەهانی سەرەوەی جمهوری ئیسلامی لە دانیشتێکە کە چەند ڕۆژ لەوە پێش لەگەڵ خامنەی بوویان عینی ئەم شتیان بە خامنەی ڕاگەیان کە خەڵک ئێمەیان ناوێ خەڵک لە ئێمە عبوریان کردووە بەڵێ فەرمی بەڵێ هەر ئیشارە بەم شەمخانی هەکەن یەکیان ێژە بابە شەمخانی بۆچی کوڕەکەی ئەوەنە سەرۆت و سامانی هەست ئەوی جواباتۆ ێژێ بێزەحمەت تۆ ئەو دوو کورتە لە فلانە شوێنە هەیە لە فلانە شەریکە و نازام چیان بەشدارن گەرەکمەوە بێژم 12 لە فەرماندەهان بان کە سەر لەشکەر و ئەمیر و نازانم چی و چین لای خامنەیەدا ئەنیشن و یەکێکیان نییە دیان خێر بنێ بە هینە ئەوە نە ڕۆشنە وەزعەکە ئەو نە خەڵکەکە بێتاقن بەدەستیانەوە و ئەو نە خەڵکەکە ها نەمایان مبارزە و ئەوان نگەران ئەو نەکە حتا هێزەکان خۆیان خەریکن تەمەڕۆ دەکەن خەریکن جواب نان و توانێمە خەڵک ناکوژی بۆ یەک خەریکن نان لە ڕێی چارە ئەندیشیە گەرەکمە ئەوە بێژم گەرەکیانە قەدەر قودرەتی خۆیان بەم جۆرە بروێنن یا بلەخرە تەسلیم مەسەڵەن بەعزە شتێ بوون لەوە بەر بۆ سعودی عەرەبستان سعودی چیانەوت و هینەکەیان سەفارەتەکەیان ئاگر تێبەر باولەبان نەردەی حەوش سفارەتە چوونە ئەو دیۆ ئیسە چینیان کرۆ بە تکاکار و عێراقیان کرۆ بە تکاکار کە چنۆ لەگەڵ عەرەبستانە ئاشتی بکەن مەرزوور مۆسە ئەمە ناشی لە وەزعیەتێکی سیاسی و ناوخۆییە کە جمهوری ئیسلامی فشاری بۆ هاتووە و گەرەکێ بە هەر جۆرێک بێت تۆزێ لەم مشکڵاتە کەمۆکە دلار تا 6,000 تمەن چوو سەیان کرۆ بیهێن نەخوارەوە نازانم ئەمێژە خەتای ئەوە ئەوێژە خەتای ئەوە تا ئیسە هیچ ڕێگە حەلێکیان نییە نە قەراردادیان لەگەڵ چینە نە ئاشتونەوەیان لەگەڵ عەرەبستان سعودی و نە دەرکردن حتا ئەحزابی ئۆپۆزیسیۆنی سیاسی کورد لە کوردستان عێراقا تازە ناگا بەداوینە ئەو خەڵکە بدونە ئەو حیزبانە و بدونە ئەوە کە لەگەڵ عەرەبستانە بە یەک بگەن یا لەگەڵ چینا تەسمیمیان بە لابردن و ساقتکردن جمهوری ئیسلامی گرووە و هیچ شتێک بە نظرم بەریان پێ ناگرێت دێریاز و ئەم اتفاقەکەوێت هیوادارم ساڵی سەرداری حەز دەکەم لە زمانی تۆوە وەکو دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیت نظری حزب یا بۆچوونی حزب سەبارەت بەم تادید و هەڕەشە و گڕۆشانەی کە جمهوری ئیسلامی کاوفشاری بۆ دەوڵەتی عێراق و هەرێم داناوە مەوزەی تۆ چیە لە بەرابەرم تادیداتەدا و بە دوایەوەش پێت وایە دەوڵەتی عێراق و هەرێم چەنێ ئایا تەسلیمی ئەم خاسی جمهوری ئیسلامیە بن؟ بەڵێ ئێمە وەکو کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیست ئەم ئێقدامەی جمهوری ئیسلامی و ئەم فشارەی هاوردووە و هەر نەو ئێقدامێوە دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بیکات بە شدت محکومەکەین حەقی فعالیەتی سیاسی نەتەنیا لە خارج لە مەرزەکان ئێران و بەڵکو لە ناو شارەکانە ئەوە حەقێکی بێ ئەملاولای ئەحزابی سیاسیە و فعالیەتەکەن ئەو حزبانە 38 ساڵە لەوێ مستەقرن لە کوردستانی عێراق دەورەیە بوو سەدام حوسێن بوو لەوێ مستەقر بوو ئیجازە نەدا بەخۆی دەریانکە بەڵام مەسەڵەن ئیسا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق گەرەکیانە ئەم کارە بکەن من پێم وایە دەبێت لایەن هەر حزب و جەریان و شەخصیەت و نەهاد و نەتەنیا ئێرانی و عێراقی و کوردوانە هەموو مەراجعی بەێمەلی ئەم دەستدرێژەی جمهوری ئیسلامی بۆ سەر ئۆپۆزیسیۆنی لە کوردستانی عێراقا دەبێ محکوم بکرێ حەقی فعالیەتی سیاسی حزبی تەشەکل هەموو ئەمانە حەقی بێ ئەملاولای هەر ئینسان و هەر حزب و هەر جریانێکە جمهوری ئیسلامی ناحەقترین جریانە ناحەقترین دەوڵەتە لەم ڕابطە کە تەسلیم بگرێ
و من پێم وایە لەم شرایەتە دەبێ خەڵکی ئەوە لە جواب سوالی دوومتە ئایا ئەمانە دەتوانن ئەم کارە بکەن هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم بەنظەمن بەستگی بە ئەوەیە کە هەم خەڵکی عێراق و خەڵکی کوردستانی عێراق بەتایبەت ساڵی سەرداری بوو لە قسەکانە قەتەکەم حەزەکەم لە ئیدامەی تەوزیحەکانتە دقیقەن ویستم ئەمەش ئیزافە بکەم با تۆزی بەم وەزیەت و بەم فەزا و رابطەی جمهوری ئیسلامی و دەوڵەتی عێراق و هەرێم بە جێگای خۆی لەم زۆرگۆیانەی جمهوری ئیسلامیە نەقشی خەڵکی کوردستانی عێراق و کوردستانی ئێرانیش و خەڵکی ئێرانیش بەگشتی هێزانی چەپ و کۆمۆنی لە مقابلی ئەم تەعارض و هێرش و تادیدانە کە جمهوری ئیسلامیەکە چی لە دەسووریانە و چی ئەرکۆزایفەکەوێت سەرشانیان بەر عینەن گەرەکم بۆ هەر ئەوەی دامم کە ئێوە ئیشارەتان پێکرد من داواکەم لە خەڵکی کوردستانی عێراق 38 ساڵە ئەو حیزبانە لەوێ فعالیەتەکەن تەنیا 3 حیزب و 4 حیزب و ئەوە نەبوون و ئەمە زۆر شتێکی تەبیعی بووە دەوران گەلێک بووە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە کوردستانی عێراقا بوون ببخشن لە کوردستانی ئێرانە بوون خەڵکی کوردستانی ئێران یارمەتی داون یا وەختێک کۆچ ڕوویداوە یا ئاوارەیی ڕوویداوە بە هەزاران کەس ڕویان لە کوردستانی عێراق کردووە خەڵکی کوردستانی ئێران و ئێران بە باوەشێکی ئاوەڵاوە ئەو خەڵکیان وەرگرتووە بە دەمیانەوە چوون ئیسەیش دوای 39 ساڵ هێشتا مناڵگەلێ وا خەڵکی کوردستانی ئێران و ئێران مناڵگەل هەڵەبجە مەرزووە بێ سەرپەرست بوون و بێ کەس و کار بوون گەورەیان کردون و ئیسا بالاخره لە 30 ساڵە عمریان بۆ و گەڕاونەسۆ خەریکن بە شوێن کەس و کار خۆیانە ئەگەڕێن دەرنەتیجە ئەمە زۆر زۆر ڕۆشنە من لە بیرمە وەختی ساڵنەوە دوویەک خەڵکی کوردستانی عێراق مەجبور بوون کۆچیان کرد بەرەوە ئێران هیچ ماڵێک نەبوو لە کوردستانی ئێرانە لە مەریوان لە سنە لە سەقز بانە هەتا کامیاران و ئەو شوێنە کە 5-6 خانەوادەی عێراقی وەرنەگرت بێ بە دەمیۆ نەبوو بێ خزمەتی نەکرد بێ و یا حتا ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی هەر بۆ ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی عێراقی لە زمانێکا وا سەدام حوسێن حمڵەی پێکردن پەناگا بوون وەلێ ئیسا لە بەرچاوی زەقی ئەو خەڵکەوە کورسولگەریان هەیە لە سلێمانی و لە هەولێر بۆ خۆیان تێن و ئەگەڕن و بەڵام ئەحزابی ئۆپۆزیسیۆنن دەبێ دنیا بەرعەکسە لەجێەوە ئەوان خۆیان بشارنەوە ئەوان دەرکەن خەریکن ئەحزابی ئۆپۆزیسیۆن دەرەکەن ئەمە یەک جارتر نیشانیدا ئەمە کە ناسیۆنالیزمی کورد ئێڵێ ئێمە یەک پارچەین و یەک درۆیەک و فەریبێکی زیاتر نییە ئەوان منفعەت خۆیان بۆ مهمە ئەنا خۆ حیزبانە ئەحزابێکن لە کوردستان ئێران کوردن بە قەڵ ئێوە نەتەنیا حیزبەکان هەزاران پەناهەندە نوێ خەریک کار و زندگی و زەحمەت و ڕەنجە کێشن بۆ یارمەتیان نابێ بکەن بۆ نابێ بەر سفارەت و ببخشن کورسولگەری لە هەولێر و لە سلێمانیا بگن و بەردبارانی کردن دەبێ بێژن ئەبێ بڕۆن انتظار و تەوەقعی لە خەڵکی کوردستانی عێراق ئەمەیە لەلایەکترۆ خەڵکی کوردستانی ئێران بە نظر من لە ئایسا ئەبێ بەرامبەر بە جمهوری ئیسلامی و ئەم ئیقداماتەی هەڵسن ئەبێ هەرنەوە هاوکاریە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامیای کا بەرامبەر بە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە عێراقا محکومی کەن قەتنامە سادرکەن تظاهرات بکەن شعار بنووسن کارێ بکەن ئەم ئەحزابەوە حکوومەتی هەرێمیان تشکیل داوە ئیجازە نەن بەخۆیان نەوێرن شەرم کەن بێن وارد خاک کوردستان ئێران بن وەلی ئاوات بن بە داردەست جمهوری ئیسلامی بۆیە من وازانم ئەوە کە لە جواب سوالەکەی توە چەندێ ئایا ئەتوانێ ئەم کارە بکایانە من پێم وایە بەشێکی بەستگی بەو خەڵکەی ئێران و خەڵکی کوردستانی عێراق و خەڵکی کوردستانی ئێران و ئەحزاب و نیروهای چەپ مهم نییە سیاسیە کە چەندێ لە مەقابل جمهوری ئیسلامی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما بێسن و ئەم پرۆژەی ضد ئینسانیە بە نظر من دەبێ ناکام بێڵن و ئەگەر بە نظر من ئەم کارە نەبێ ممکنە فاجعە بقۆمێ بۆیە من وازانم هەر ئینسانێ هەر حیزبێ هەر جەریانێ هەر تەک ئینسانێک لە کوردستان ئێران و عێراقا دەبێ وریا بێ بەرامبەر بەم جەنایەتەوە جمهوری ئیسلامی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش لە پاڵیا بێ کە گوای ئەعلامیان کردووە بە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئەبێ مەحکوم کەن
شەرمەساریان بکەن کارێ بکەن ڕوویان نەبێ ڕووکەن لە هیچ کوێەوە من وازانم تەنیا ڕێگە هەرەمەسە هیچ ڕێگەیەکتر غیرز ئەمە نییە بۆیە من داواکەم جارێکی لە خەڵکی کوردستانی ئێران و عێراق و ئەحزاب و نەهاد و جەیەتی سیاسی بەرامبەر بەم تەوتەی جمهوری ئیسلامیە بەرامبەر بە ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستان عێراقا گوێسن زۆر سپاس ساڵی سەرداری من پرسیارێکم نەماوە ئەگەر شتێک پێت وابێ من نەمپرسیوە و لازمە بیڵێ فەرمووەگەرنا زۆر سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا نەسپاس دەکەم فقط ئەبێ ماتەڵ بین چاوەڕوان بین بزانین چییە حتمما لە ڕۆژهای ئایندا زۆرتر ڕۆشنەوە بێ و من وازانم ئەبێ ئەترازاتێکی وەسیع ئەگەر ئەمە دروست بێ و عەمەڵی بێ و ئەوانە بکرێت تا مانعی ئەم جەنایەتەی جمهوری ئیسلامی و ئەم تەرحەی جمهوری ئیسلامی بین و بە شکستی بکێشین هیوادارم پێشەوەی اتفاقەکە بکەوێ و ئەمەلی ئەم شتە دەست پێ بکە خەڵکی کوردستانی ئێران و عێراق دژ بەم هێرش و تاڕوز و ملهوڕیانەی جمهوری ئیسلامی کە ئەم فاجعەی لە منتەقا دروست کردووە بربەرەکانێ بکەن و بە جەدی ڕاوەستن زۆر سپاس بۆ تەوزیعەکان و ساڵی سەرداری سپاس دەکەم منیش سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو